ئێرە بیارەیە لە هەورامان و بە دیاریکراویش ئەو جۆگەیەی کە سنووری نێوان ڕۆژهەڵات و باشووری کوردستان لە یەک جیاکاتەوە. هەینی پێشوونە هەینی پێشووتر پاسەوانی سنوور لە دیوی ڕۆژهەڵاتەوە هاتبوون و بە دوکاندار و خاوەن چاخانە و چێشتخانەکانیان ڕاگەیاندبوو. ئەو کەسانی کە لێرە کار دەکەن پێیان وتبوون کە چی دیکە بۆتان نییە کورسی و یاخود شوێنی کارەکانتان بێنە دیوی ڕۆژهەڵاتی کوردستانەوە. و ماوەی 2 هەفتەیە سەرجەم ئەو خەڵکەی ئەو کاسبکارانەی کە لەم سەر سنوورە ئیش دەکەن بۆیان نییە کورسیەکانیان بهێنە ئەم دیوی جۆگەکە یاخود ئەو دیوەی کە دەکەوێتە سنووری ڕۆژهەڵاتی کوردستانەوە و هەمویان بردویانەتەوە سنووری باشووری کوردستان. بەڵام هاتوچۆکردن وەک هەمیشە ئاساییە، ئەمڕۆ هەینیە و هاتوچۆی خەڵکی و هاتوچۆی گەشتیاران بە شێوەیەکی بەرچاو دەبینرێت و بە تایبەتیش کۆتا هەفتەی پێش دەستپێکردنەوەی داوامی خوێندنگاکانە بۆیە خەڵکی بە فرسەتی دەزان و دێنە دەرەوە و سەردانی شوێنە گەشتیاریەکان دەکەن. ئەمڕۆ وەکو هەموو هەینیەکانی ڕابردوو هەورامان و بە تایبەتیش بیارە و ئەو جۆگەیی کە سنووری نێوان ڕۆژهەڵات و باشووری کوردستان جیا دەکاتەوە جمەی دێت لە گەشتیار. بەڵام وەکووتم ئەو کاسبکارانەی کە لێرە کار دەکەن چی دیکە بۆیان نییە کە شوێنەکانیان ئەو با بڵێن جۆلانە و ئەو یاریانەی کە لەسەر سنوورەکە دانراون و خەڵکی کاسپی پێدەکات بیهێنە ئەم دی و جۆگەکەەوە یاخود ئەو بەشەی کە دەکەوێتە سنووری ڕۆژهەڵاتی کوردستان، بەڵکو هەمویان دەبێت لەو دیوی جۆگەکە و لە سنووری باشووری کوردستان شوێنەکانیان جێگیر بکەن، کورسی چاخانەکانیان دابنێن و بۆیان نییە چی دیکە لەم بەرەوە کاسپی خۆیان بکەن.